دروست نییە کاتی هاتی بۆ مزگەوت ئەگەر بانگی دا لە مزگەوت دەرچی ئیلا مەگەر حاڵەتێکی زۆر زەرور. بۆ نمونە مامۆسایەکە دێ لێرە دەرسەداتەوە مزگەوتێتری هەیە هاتە دەرس قورئان باتەوە بانگ ئەدا لە مزگەوتەکەی خۆی ئەبێ ئیمامەت کەماڵیان ها لەو بەرەو بۆ نمونە لە مزگەوتی شەهید ئیبراهیمە زوو ئەگاتە ئەوێ ئاساییە. بەس کەسێک هاتە ناو مزگەوتەوە بانگی دا دروست نییە دەرچێ ئیلا بێ نوێژی جەماعەت بکە. ئەبوو هورەیرە کابرایەکی بینی دەرچوو لە دوای بانگ فەرمووی ئەو کەسە مەعسیەتی ئەبەل قاسمی کردووە مەعسیەتی پێغەمبەری کردووە نابێت دەرچێ لە مزگەوت لە کاتێکا کە بانگی دا. پاکێتی مزگەوت زۆر زۆر گرنگە. عایشە ئەفەرمێ پێغەمبەری خوا ئەمری کردووە مزگەوت دروست بکەین لە ناو ماڵەکانمانە یعنی لەناو گەڕەکەکانە بۆ نوێژی جەماعەت و بە پاکی ڕابگیرێ ئەن تونەظەفە وتطەیب و بۆن خۆش بکرێ. و لە حەدیث هاتووە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەجر و پاداشتی ئومەتەکەم هەموو پێ پیشاندرا حتا زەلام وا هەبووە ئەجر و پاداشی لەسەر چی بۆ نووسرابێ باشە تەڵاشەیەک پووشێک لە ناو مزگەوتا کەوتووە هەڵی گردووە لەبەر خاتری خوا خستوێتە گیرفانی بۆی مزگەوتەکە بە پاکی ڕابگیرێ. یعنی ئەوەش خراوەتە سەر ترازووی چاکەکانی ئومەتەکەم. کاتێک دێن بۆ مزگەوت خۆشەویستەکانم مۆبایلەکانتان یا لە ناو سیارەکانتانە دانن یا لە ماڵ داینن یان هیچ نەبێ قفڵیکەن کە دێنە ناو مزگەوتەوە بۆ ئەوەی تەئسیر لە نوێژەکان نەکات تەئسیر لە وتاری جمعە نەکا. خەڵک هەیە براکانم حاڵەتێکی بەسەرا بێ ئەگەر حاڵەتەکە زۆریش زەرور نەبێ تەلەفۆن بۆ تۆکە بەجارێ ڕازی نابێ بە یەک جار لە نوێژی وا هەبووە دەستمان کردوتە نوێژ تەلەفۆن بۆ برادەرێک کراوە ئەمەی کە ئەیڵێم واقعاً بینیمە تەلەفۆنی بەکراوە دیارە ئەو سەردەمەی کە من باسی ئەماکەم کابرا نەیەزانی چۆن تەلەفۆنەکە داخە ئیتر کامل جەرەسەکەی لێدا چوینە ڕکوعە جەرەسێکی تری بۆ هات بە کاملی لە سوژدەی دۆما جەرەسێکی تری بۆ ئیتر خۆ هەمومان بەس بیرمان لەوە کردە بزان چەند جەرەسی بۆ دێ باوەڕکە نزیکەی دە جەرەسێکی بۆ هاتە تا نوێژەکە تەواو بوو. جا مۆبایلەکانتان ئاگاتان لێ بێ و ئەمجا جەرەسی مۆبایلەکانتان خۆشەویستەکانم معقول نییە تۆ عەزیز وەیسی خەیتەبان جەرەسی مۆبایل معقول نییە گۆرانیەکە خەیتەبانی ڕێک لە جاتی نوێژ خەڵک دەست کاتە هەڵپەرکێ ئەمە معقولە یعنی دائما جەرەسی مۆبایلەکانتان لە گوێرەی خۆتان بێ مادام ئێوە ئەهلی مزگەوتن جەرەسی مۆبایلەکەت هەوڵدە دەنگێک بێت کە شەرمەزارت نەکە ئەگەر لە بیرتی شوو چونکە لەوانەیە منیش لە بیرم بچێ لەوانەیە منیش لە بیرم بچێ مۆبایلەکەم لە گیرفان مابێ دەنگەکەی من نەکرد بێ. عولەمایش فەرموویانە ئەگەر تەلەفۆنت بوات ئەتوانی دایخەی یەکسەر فریایکەوە دایخە. خوای تەعالایش لێمان خۆش ببێ ئینشاء الله. داواکارم خوای تەعالا بە خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە ئیسلاحمان بکە.